شاری سلێمانی سنتەری دروستبوونی بزوتنەوەی پەیوەندیە. ئەم بزوتنەوەیە لە ناو شار خەباتی سیاسی دەست پێ دەکات. ئەوانەی کە هاتنە ماڵەکەم و گرفتان پێکردنتان ئەوی تۆ بیمارکسی و تۆ پیاەکەی چاکردوەکەن مەسوول و وعدان پێدام وتم بابەجان من بۆ من ناگونجە و فکرەیە. ئەم حرەکەتی تۆ باسیەکەی ئەم پێشمەرگانەی کە دروست بوون تۆ باسیەکەی بە ناوی ئیسلامیەوە بێن و دیفاع لە وڵاتە لە مەزڵومیەتی کورد بکەن من ئامادەم نەک جارێ هەزار جار. لێرانە مامۆستا ڕاستیم بینی وتم مامۆستا من لە جەماعەتی سلێمانیەوە خەبەریان پێوەم کەوا بێن بە دوای ئێوە ئەبتان بم بۆ کۆرە. قەرەداخ لە کەشکۆڵی پێشمەرگەدا حوزەیرانی 1986 بۆ نیسانی 1988